پرۆژەیەکی ناوازەی هەڵەبجەیە، دەواازەیەکی مۆدێرن، بەڵام ڕێگایەکی لاوەکی خراپ و پڕ چاڵ و چۆڵ. بە شێوەیەک بۆتە جێگەی بێزاری و نیگەرانی هاوڵاتیان و شۆفێران. داوا دەکەن هەرچی زووە چارەسەری ئەو ڕێگە لاوەکێ بکرێت کە تەنیا 100 مترە. بەڕێزان، بەڕاستی ئەم پرۆژێکی زۆر جوانە بۆ هەڵەبجە. دیکۆری دەواازەی شاری هەڵەبجە ئەگۆڕێ، بەڵام لەگەڵ ڕێزمان بەڕاستی ئەم جادەلاوەکی کە دروست کراوە زۆر گرفتی بۆ شۆفێران دروست کردووە، بە تایبەتی ئەو کەسانەی ڕۆژانە بێرە هاتوچۆکەن. منێکێکیان وەکو خۆم ڕۆژانە لە ناحەی سیروان دەوامەکەم. ئەم ڕۆژێ بەما بە تایبەتی کە باران ئەبارێ هەمووی سیارەکان ئەبن بە قوڕ، خەڵک ئیزعاج بێ. یعنی بەڕاستی هێوادارین بە زووترین کات حکوومەت و لایەنی پەیوەندیدار بتوانێت ئەگەر قیرێکی سەفەریش بێ با بڵێن بیکات، زۆر دەسۆشیان لێکرد. ئەنی بۆ هێو پرۆژەی ئێستا دەسی پێکراوە ساڵێک ببە، 2 ساڵ ببە. یعنی ئەم لادانە بەو ڕەگڵەیە بەو ناڕەحەتیە معقولە بم فترە زۆرە دوو بەردەوام بێ. هیچی تێچێ با بگیانەوە تۆزە قیرە بهێنن لێیان ڕێکوپێ خەڵک بە ئیسراحەت بڕوە. نیگەرانی و بێتاقەتی شۆفێرانم گەیاندا سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە. شارە محەممەد دەڵێ لاوڵی قیرکردنی بەشی دووەمی ڕێگە لاوەکیەکەین و هەردوو ئاڕاستەی چوون و هاتن چاک دەکەین. لە حاڵی ئێسا ئەو جادە لاوەکی کە ئێستا سیارەی بەسەرا ڕاو هاوڵاتیان بەکارێنن. ئێمە هەر لە ڕوبەڕووی ئەو جادەیەکی ترمان هەیە لە قۆناغەکانی کۆتاییان بووی قیری بکەین، ئەویش بەفەبۆنەی باوباران و پاییزەوە تەخیر بووین کە بتوانین قیری بکەین. ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتووە هەوڵەدەین قیری بکەین بۆ ئەوەی هەردوو لەین سیارەی هاتن و ڕۆیشتن بۆ ناوشار بتوان بەسەر جادەی قیرا بڕۆن ئینشاءڵڵا. پرۆژەی دەواازەی هەڵەبجە لەلایەن سەرۆک وەزیرانی عێراقەوە بە بڕی ملیارێک و 500 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت. لە سەدا هەفتای پرۆژەکە تەواو بووە. ئەم پرۆژەیە کە نەخەرجی و نەماندووبوونی حکوومەت و دەستی نێوخۆیی تێدانە، بەڵام لە بانگەشەی هەڵبژاردندا لەلایەن بەشێک لە حیزبەکانەوە وەک دەستکەوت بۆ بانگەشە بەکارێنرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.